دانش بەس با بزانم دوم بجێڕەوە بزانم کێشەی تو چییە. پورێ جان لە کوێوە دەست پێ بکەم. ژیانی من هەر لە منداڵیەوە لە ناو کێشە بوو. لاعلەیەکی دواکەوتوو، نەخوێندەوار، بێدین، فاشیل لەوە عیلەیە گەورە بووم. ئەی هاوار هێش فێرە هەموو شتێکی خراپیان کردم، بەس فێرەشتی باشیان نەکردم. لا حول ولا قوة. دزی، چاوبڕینە ماڵی عالەمێ، ئیشی خراپ، قەرتکردن، فێرە هەموو شتێکیان کردم. لە کۆتاییدا فێرە قومار بووم. ئەی هاوار هێش قومار لە چه فێرە قومار بووی؟ لە باپیرم کەونە قومارچی بوو. لا حول ولا قوة إلا بالله. ئەدی ئەو کوڕە چێ بوو ها بە دوود کەت بوو؟ ئەو قومارچیە، پارەی قەردارم. پارەی قەرداری ئەدی داکەت بابت ئەوانە لە چێنا؟ بابم لە سزنێ و داچم داوای تەلاقی لێ کردیە. پورێ جان، ئەمن زۆر مەمنونی تومە، تو ژیانی متپاراست، بامە بڕۆم. نا کوڕم دانشە با بزانە ئەتو چەند قەرداری ئەو کوڕی. 2 دەفتەر. 2 دەفتەر؟ باشە کوڕم، ئەگەر ئەمن ئەو 2 دەفتەرەی بدەمەوە تو بدەیەوە ئەو کوڕی و ئەو قەرزانت پێ بدەیەوە، کوڕەکی باش دەبی و تاعەت و نوێژ دەکەی و دەگەڕێەوە، ئەمش لە ڕای خوای ئەو شتێ دەکەم. ئەو جا وعدم بدەیە کە کوڕەکی باش دەبی و بە قسەم دەکەی. پورێ جانەوە بەڕاستی تیان سوابەتم لەگەڵ دەکەی. بەڕاستیمە، ئەمە ئەردەکی زۆرمان هەیە، دەخڵودانەکی زۆرمان هەیە، پارەکی زۆرم بەدەست دەکەویتن، ئەمن ساڵانە زەکاتێکی زۆر دەدەم. ئەو جەبا ئەوەی توش بەبەر ئەو زەکات و خێر و خێراتەی بکەویت. پورێ جان، دەست ماز دەکەم، ئەتو هەم ژیانم متپاراز، ئێستاش دەتەوێ قەردەکانم لۆ بدەیەوە. لۆ دەدەمەوە بە زۆرچی گۆتم وعدم بدەیە کە پیاوەکی باش بی، تاعەت و نوێژ بکەی، خوای بناسی. وعد بی لەسەر دەست و دەگەڕێمەوە. واز لە هەموو شتێک خراپ دێنم و دەست بە نوێژی خۆم دەکەم. زۆر باشە کوڕی خۆ. زۆر سپاس. بینە کچ خۆم بینە و چای بینە. زۆر سپاس، دەستان خۆش بی، بەجددیان گۆشانی منتان پاراست. کچم هەستا تو بڕۆ دیویشەکان تەواو کە بڕۆ. دایە جان، بەڵێ ئەوە لە زیکماکەوە وایە؟ بەڵێ کوڕم لە زگماکەوە وایە. بەڕاستی دایە جان، ئەتۆ شەڕەف و ناموسی خۆت بە بێئەدەبی نەبی کە کچەکەتە خستە مەترسیەوە بەسە تا من پارێزی. کوڕم لە پێناو پاراستنی ژیانی کەسێک ئامادەم هەموو شتێک بکەم. بەڕاستی تو ئینسانێکی زۆر گەورەی. دایە جان، ئەگەر بە بێئەدەبی لێم وەرنەگری ئەو کچەدا و سەرگیری کردیە؟ نا کوڕم نەیکردی، ئەو پرسیارەی لۆ دەکەی. دایە جان، ئەتو گەورەترین قوربانیت لە بۆ مندا و ژیانی منت پاراست. بەڕاستی ئینسانی وەکو تو گەورە گەلێک کەمە. خوا گەورەیە، خوا گەورەیە. ئەگەر کچەکەت بە من ڕازی بی، ئێستا کە ئەمریش گەڕایتمەوە حەز دەکەم ببمە زاوای جەنابەت. کوڕم با پرسیاری لێ بکەم، ئەگەر ئەو ڕازی بی ئەمیش پێم خۆشە بستە ڕێخۆی، چکە هەموو کچەکانم چون لە ڕێخۆیان ئەو چونکە نوقستانە کەس نایەتە داخوازی. دایە جان، حەقا بە مەمنونیەوە بێنە داخوازی، چونکە کچی کەسێک وەکو جەنابتە. خات و سافیە ژیانی منی گۆڕی، لەگەڵ کچەکەی ژیانی هاوسەرگیریمان پێکەینە، یەکتریمان زۆر خۆش دەویست. وەرن ئەوە چ دەکەن؟ وەرن با بچین بزانە خەسووت شیوەکی چەند خۆشی لۆ لێنا. جا خەسووی من دەستاوی دەزانین چەند خۆشە. گا وەرن با بچینە وەرن کچم وەرن لە ژۆرێ. وەرە ئەو زار با من سەرفێکی بگرم. مۆبایلەکەی خۆمت دەمێ؟ نا، مۆبایلی خۆم. لەگەڵ بەختەوەرترین ڕێگای ژیانم. جوان بوو؟ زۆر جوانە. من نەپێت دەڵم تەمان،
نەپێت دەڵم ڕێگر من ناوت دەنێم ڕێگا بۆی کە تۆ ڕێگای بەختەوەری من عزیزەکەم جانەکەم قوربانت بم سپاس دەکەم کەچم دەوەرێ وادین ڕێگا ئەوە شەریکەی کۆزمەتیک داینایە دەڵێ وێنەی خۆتان بنێرن خەڵاتی دەدەین بە جوانترین ئافرەتی کۆ ئەوە دەڵێن کامافرەتە مەیکەپی زۆر جوانە ڕسمی بنێرن و دەکەینە مۆدێل و خەڵاتتان دەکەین بەخۆی بێیشن کەچم دەوەرن پێتان ناڵێ وەرن وا هاتین